لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵمم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە ستراتیژی زۆرێک لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و تەنانەت ئاسیاش ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەیەکی گرنگی هەیە. لە مێژووی کۆندا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی دیاریکراو بۆ داگیرکراو بۆ بە دەست کۆمەڵێک دەوڵەتی ئەوروپیەوەیە. لە مێژووی نوێژدا یاخود وا بڵێن لە دوای هەردوو جەنگی جیهانیەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە. ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ دەوڵەتانی چاوی لەسەرەتی وەکو سەرچاوی وزە وەکو ناوەندی ململانێ تەماشایان کردووە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵێک پرسن لەلایەن ئەو دەوڵەتانی کە چاویان لە سەرەتی بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناوە لەوانە بابەتی نەتەوەی هەیە پرسی دینی مەزهەبی تەنانەت کێشەی سنووری شێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بۆ ئەمریکا زیاتر لە هەر وڵاتێکی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگە و باڵادەستی لە زۆربەی بڕیارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. لەگەڵ ئەوەشدا وڵاتانی دیکە هەم لە ناوچەکە هەم لەسەر ئاستی جیهانیش لە ململانێدان لەگەڵ ئەمریکا بۆ ئەو پرسانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. لە گەرماوگەرمم ئێوارەدا قسە لەسەر استراتیژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن و بە تایبەت کە هەفتەی داهاتوو لە ئەمریکا سەرۆکێکی نوێ هەڵدەبژێرێت و باسی گەرم ئەوەیە کە استراتیژی نوێی ئەمریکاش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێت. بەڕێزیە من سعید ماستەر لە زانستە سیاسیەکان لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمدایە. بەڕێزیە من ئێوارەت باش. ئەمریکا خاوەنی ئەجەندایەکی دیاریکراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یاخود بە دیوەکەی دیکە باسیکەین. ئەمریکا پرۆژەیەکی هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ کاگیرسف ئێوارەی خۆت و بینەرەکانیشی باش. ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵێک پرسەیەکە تاکو ئێستا لە لای گرنگ بووە و لەسەر ئەو بنەما لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوەتەوە وەکو با بڵێن پاراستنی ئاسایشی ئیسرائیل و هەروەها بەدەستهێنانی وزە و لە ئێسایە پرسی ئێران و هەروەها پرسی تیرۆرە. بە درێژایی مێژوو ئەمانە تەقریبەن پرسانە گۆڕانکاری بەسەرا هاتووە لە قۆناغێک کاکێک لەم پرسانە کاریگەر بووە. بۆ نمونە لە 4 ساڵی ئۆباما پرسی تیرۆر گرنگ بوو لە ناوچەکە و لە 4 ساڵی جۆرج بۆشا بە هەمان شێوە پرسی تیرۆر و لێدانی عێراق و ئەفغانستان بوو. لە 4 ساڵی ترەمپە پرسی ئەتۆمی ئێران پرسێکی گرنگ بوو و هەتاکو ئێستش بەردەوامەوە ئەو سەرۆکەی کە لە داهاتووە دێتە سەر حکوم بێگومان بەشێکی گرنگە بێ لە سیاسەتی ئەمریکا و سیاسەتی ئەو سەرۆکەی با بڵێن دێتە سەر حکومە بێت تەعاملی لەگەڵا بکات. بەڵێ بەڕێزێ من لەم 4 ساڵەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکادا هەرتەنها پرسی ئەتۆمی لە لای ئەمریکەکان گرنگ بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ بە شێوەیەکی گشتی ئەو سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم 4 ساڵەی ترەمپە بە ئاڕاستەیەک بووە کە هێڵێکی بەرگری دانێ بەڕووی ئێرانە و نینۆکی ئێران بکە لە دەوڵەتانی خلیج دەوڵەتانی کەنداوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و هەروەها بتوانێت هەژمونی ئێران لە ناوچەکە کورد بکاتەوە بیخاتە ئەو چوارچێوەی خۆی کە پێشتر لێی بووە. ئەیەوێت لەم 4 ساڵەی ترەمپ زۆر تەرکیزی لەسەر ئەو کۆمەڵێک سزای قورسی ئابووری بسەپێنێ بەسەر ئێرانە و هەروەها لە داهاتووشە ئەم باڵێن پرسە بەردەوامە بێ و هەروەها لە ئێستاشا بە بڕوای من ئەوەیە کە لە عێراقا ئەمریکا پرسی هێزەکانی حەشدی شەعبی کردووە دەبیانوویەک بۆ ئەوەی بەردەوام سزای نوێ و سزای قورستر بسەپێنێ بەسەر ئێرانە وەکو با بڵێن وەکو هۆکارێک بەکاری هێنێ هێزەکانی حەشدی شەعبی. دەنا کاتێک کە ئەمریکا لە با بڵێن دای لە قاسم سلەیمانی و ئەبوو باندی موهەندیسی کردە ئامانج 11 بنکەی سەربازی لە عێراقا هەبوو و هەروەها تقریبان 6,000 سەربازی هەبوو بڵاوی کردبوو لە ناو عێراقا. بۆچی ئەو کاتە ئەمریکا لە کاردانەوەی میلیشیا شیعەکانی سەر بە ئێران نەترسا، بەڵام لە ئێستا بە بیان و ئەوەی کە مەترسی هەیە بۆ سەرباڵیۆزخانەکەی و هەروەها سەربازەکانی کەم کردووە بۆ 30,000 و 11 بنکەکەی کەم کردووە تەنها بۆ 2 بنکە و بنکەیەکیان لە هەولێرە. بۆچی ئێستا بە ناوی هێزەکانی حەشدی شەعبیەوە کە بە حسابی ئەمریکانی مەترسیە بۆ سەرباڵۆزخانەکەی ئەمە بە پاساوێک من وایە بینم
کە بیەوێ زیاتر بە ناوی حەشدی شەعبیەوە نینۆکی ئێران بکە و هەروەها سزای نوێ و قورستر بسەپێنێ بەسەر ئێرانە. بەڵێ بەڕێزێ من دوو پرسی گرنگی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناساندنی قودس وەکو پایتەختی ئیسرائیل لە گەڵەوەشدا لەم کۆتاییانەدا نزیکردنەوەی عەرەب ئیسرائیل لە یەکتری لە دوای ئەو مێژوخێناوی کە هەیان بووە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناو ئەجندای ئەمریکا چۆن ئەمە خوێندنەوەی بۆ دەکرێت؟ لە ئەوە دەست پێەکەم لە کۆتا دیبیتی نێوانی بایدن و ترەمپە کە بایدنیش تقریبان بە شێوەیەکی زمانی ئەتوانم اعترافی بەوە کرد کە ترەمپ لە سیاسەتی دەرەوەیدا سەرکەوتوو بووە بۆ ئیدارەی ترەمپ و بۆ ئەمریکا ئەم نزیکبوونەوەی ئیسرائیل کە بە حتمی ناوەبرا لە مێژووی سەرۆکەکانی ئەمریکا کە هەریەکان دۆکترینی تایبەت بەخۆی هەبوو سەبارەت بە پرسی یاسایشی عربی ئیسرائیل و عربی ئیسرائیل و پرسی فەڵەستین پرسیەکی گەورە بوو لە لای سەرۆکانی ئەمریکا بەڵام ئەمانە نەیانتوانێت بە معالەقی مایەوە تاوەکو ئێستەی ترەمپ کە توانیوێتی ئەم دەوڵەتانە لە یەک نزیک بکاتەوە بەڵام لە ڕاستیە ئەمە هۆکارێکی سەرەکی ئەوەی کە پێشتریش من ئاماژەم بەوەدا بوو کە عەرەب لە مێژووی خۆیان گەلێکی بە مقاومەن یعنی توانای مقاومەیان زۆر دوور و درێژ و توولانیە هۆکاری ئەمەی کە عەرەب لە ئێسا لە ئیسرائیل نزیک بۆتەوە بەم شێوەیە ترسێکی گەورەترە لە ئیسرائیل کە ئەویش ئێرانە و هەروەها ئێسەش ترسێکی نوێ کە دروست بووە ئەویش تورکیایە بە بڕوای من ئەگەر بێت و ترەمپ جارێکی تر بێتەوە سەرکار و هەڵبژێرێتەوە ئەردۆغان زیاتر فراوانخوازیەکە بەڵام کۆت و سنوورێک بۆ ئێران دانرێ و هەروەها لە ئێستا ئەو ترسەی کە وڵاتانی عەرەبی لە ناوچەکە هەیەانە تاکە ترسیان ترسی ئێرانە بە ڕێژەیەکی زۆر کە ئەمانە کە ئێران میلیشیاکانی لەناو بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبیە هەیە ئەمریکا ئەیەوێت بە نزیک بوونەی وڵاتانی عەرەبی لە ئیسرائیل خۆی تقریباً شێوە پاشەکشێ بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەندا و بسپێرێ بە سعودیا بەڵام بە بڕوای من سعودیە هێشتا وەکو ئەو کۆڵەکە نییە کە ئەمریکا بتوانێت با بڵێ نیشانی لەسەردا بدا و ناوچەکە بسپێرێ باو بە هاوکاری عەرەبی ئیسرائیل لە ناوچەکە ئەتوانن بەڕووی ئێران و بەڕووی هەژمونی تورکیا بۆستنەوە لە داهاتووە. بەڵێ بەڕێسێ من لێک نزیکبوونەوەی ئەم عەرەب ئیسرائیلە هێوری ئەدا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە لە بەرامبەرشدا بەرچاوڕوونی ئەدا بە ئەمریکا کە بیهەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چی بکە چونکە ئەگەر تەماشای ململانی و بەرێکەوتنی بەرژەوەندەکان کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر ئاڵۆزن بەڵێ هێوربوونەوەی ناوچەکە لە ئێستا پێشتر ڕاستە بەشێکی گەورەی ئاسایشی ناوچەکە پەیوەندی بە نێوانی عەرەب ئیسرائیلەوە هەبوو بەڵام لە ئێستا ئەوە گۆڕاوە لە دوای 2011 بە تایبەتی و با بڵێن پێشتر عفو بۆ 2003 و بۆ 2000 یەوە لە دوای 2006 لە لوبنان و لە دوای 2003 لە عێراق و لە دوای 2011 لە یەمەن و با بڵێن دای بەهاری عەرەبی لە بەشێکی زۆر لە وڵاتەکانی عەرەبیە پرسەکە گۆڕاوە پرسەکە بووە بە ئاسایشی با بڵێن ئەمنی قەومی عەرەبی بەرامبەر ئێران نەک بەرامبەر ئیسرائیل ئێستا دوژمنەکە گۆڕاوە خەتەرەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئیسرائیل و لە ڕوانگەی عەرەبەکانەوە لە ڕوانگەی دەوڵەتانی بەشێکی زۆری دەوڵەتانی عەرەبی مەترسیەکەی ئێستا لە ئیسرائیلان نەماوە هەردووکیان دوژمنێکی هاوبەشیان هەیە ئێران چەندە مەترسیە بۆ سەر ئیسرائیل زۆر زیاتر لەو مەترسیە بۆ وڵاتانی عەرەبی بۆیە ئەگەر بێت و ئەم وڵاتانی عەرەبی لەگەر ئیسرائیلە لێک نزیک بنەوە لە هێوربوونەیەک بڵێ بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا لەوەی کەنینۆکی ئێرانەکەن لە بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی ئەمە بۆ بەشی یەکەمی پرسیارەکە بۆ بەشی دووەمی پرسیارەکەی بەڕێستان کە ئایا ئەمریکا ئەتوانێت با بڵێن احتیمات بکاتە سەرم علاقاتە بە دڵنیایی ئەتوانێت چونکە هۆکارێکی سەرەکی وەک پێشتریش وتم ئەمریکا مانەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەو بوو ئاسایشی ئیسرائیل بپارێزێ و با بڵێن سنوورەکانی ئیسرائیل لە مەترسی دوور بخاتەوە لە ئێستاە ئەو پەیوەندیەی نێوانی وڵاتانی عەرەبی وهروە ئەمە با بڵێن درێژە ئەکێشێ بۆ وڵاتانی ئەفریقی و بۆ بەشێکی تر لە وڵاتانی تر لە داهاتووە ئەگەر دیقەت بدەین لەسەر نەخشە ئەو وڵاتانەی کە ئێستا بوون بە بەرەیەک لە هاوپەیمانی عەرەبی ئیسرائیلی سنووریەکە هێڵێکە بە بەرامبەر هەژمونی ئێرانە کێشراوە بۆ
کورتکردنەوەی دەسەڵاتیان بە تەکیدیش لە داهاتووە تورکیا لە ئێسا کە ئێوێ خەونی خلافەتی عوسمانی زینوو بکاتەوە و با بڵێن ئەوێت بە وڵاتانی عەرەبی لە ڕێگەی لێدوانە هاوسۆزەکانی ئەردۆغانەوە کە ئەمانە بەشێکی زۆری ئەمانە ڕاکێشێت بۆ خۆی ئەماش لە داهاتووە بە دڵنیایی ئیخوانی ئەردۆغانی کاریگەری ئەبێ بۆ سەر بەشێکی زۆر لە وەهابێت و لە وڵاتانی عەرەبی. تایبەت بە پرسی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کشانەوەی دۆناڵد ترامپ لە ڕێکەوتنی ئەتۆمیەکەی لەگەڵ ئێران جۆرێک لە ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێنایە ئارا هەنی دەکرا لە بەرامبەر هێورکردنەوەی پەیوەندی عەرەب ئیسرائیل ئەم ڕێکەوتنە بمایەتەوە هێوریەکی زیاتر یا سەقامگیری زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبوو. ینی پێت وایە ئەم کشانەوەیە جۆرێکی دیکە لە ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست کرد بێ و بە تایبەت ئەو لێک نزیک بوونەوە کاتی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا هەبوو نەما ئێستا ئێران زیاتر نزیکە لە رووسیا و چینیشەوە. ئێران من بیرکردنەوەیکی پێشەوانم هەیە کا یوسف بە بڕای من ئەمریکا هەرچەند لە ئێران نزیک بێتەوە ئێران زیاتر پەلوپۆوە هاوێ بینیمان لە 8 ساڵی ئۆباما کە ئەو سیاسەتە دیبلۆماسیە مرونەتەی بەرامبەر ئێران گرتیە بەر ئەنجامەکەی ئەوە بوو کە ئێران لە بەشێکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەلی کێشە و بوو بە سەرچاوەی پەرەپێدانی تیرۆر لە ناوچەکە ئەو بەهۆی ئەو با بڵێن ڕێکەوتن و پەیوەندە دیبلۆماسی نێوانی بەشێک لە وڵاتانی ئەوروپی و هەروە ئەمریکا بوو بەرامبەر ئێران لە ئێستا ئەگەر سنوورێک هەبێت بۆ ئێران و هەروەها با بڵێن ئاسایشێک ئەمنێک بدرێ بە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ ئێران بخرێتەوە سنووری خۆی لە ئەو پشتیوانی ئەو هێزانە دەست هەڵ بگرێ لە ناوچەکە کە بوون بە هۆکاری نائارامی لە ناوچەکە. لە ئێستا ئێران ئەبینین بە ناوی شیعە مەزهەبی شیعەوە لە بەشێک لە وڵاتانی عەرەبی دەسوەردانی زۆرەکات و بووە بەهۆی ناسەقامگیری نائارامی لەو وڵاتانە. ئەگەر بێت و ئەمریکا سزاکانی زیاتر بسەپێنێ بەسەریا ئەکرێ لە داهاتوویەکی نزیکە ئێران بەرگەی ئەم سزانە نەگرێت لە ناو خۆیان هەڵوەشێت و یا بگاتە ڕێکەوتنێک با بڵێن بە کوردەکەی مل بدا بۆ ئەو داواکاریانەی ئەمریکا بە شێوەیەکی ئاشتیانە و بگەڕێتەوە لەو ناوچانەی کە زیادەڕەوی کردو و پەلی هاویشتووە و نەبێتە خەتەر بۆ سەر ئاسایش ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەگەر بەراورد بکەیت لەو کاتەوەی کە ئەمریکا ڕێکەوتنەکەی هەڵوەشانەتەوە سزاکانیش تا دێن تونتر ئەبن هەنی هەر بەو جۆرە ماوەتانی جۆرە سزایەک نەماوە کە هی ئێران نەدرێ. پرسیارەکە ئەوەیە لە دوای ڕاوەستاندن و کشانەوەی ئەمریکا لەو ڕێکەوتنا ئەو پەلوپۆی ئێران کە ئاماژت پێدا لە فراوان بوون و لە پاوانخوازی دابوو پێچەوانە بۆتەوە کۆ بۆ تۆ هاتوتەوە بۆ ناو ئێران یاخود هەر زیاترە؟ لەو کاتەوەی کە با بڵێن ترەم لە ڕێکەوتنی ئەتۆمی کشاوەتەوە یەکێک لە خاڵە بەهێزەکانی ئەوەیە کە زەربەیەکی گەورەی لە ناوخۆی ئێران داوە جۆرێک لە نائارامی و نائیستیقراری پێبەخشیوە ئەبینین ماوە بەناوە خۆپیشاندان و مزاهرات لەسەر شەقامەکانی ئێران ئەبینرێت و شەقامی ناوخۆی جۆرێک لە بیرکردنەوەی نەرێنی بەرامبەر ئەو سیستەمە داپڵۆسیەنەرە با بڵێن دیکتاتۆرە هەیە بە ناوی ڕژێمی ئیسلامی ئێران و هەروەها معارەزەکانی لە دەرەوە زیینوو بوونەتەوە و هەروەها لە سەرئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەنگێکی نەخێری نەرێنی گەورە بەڕووی ئێرانە دروست بووە بەڵام لە سەردەمی ئۆباما ئەمە نەبوو کاتێک لە 2011 ئێران چوویە سووریا هاواری لێبەرز بووە پەنای بۆ رووسیا بەروتی ئێران وێرانی کردو لە 2011 بوو کە لە سەردەمی ئۆبامایە بوو و هەروەها لە دوای 2023 کە هاتە عێراق و ئەو مرونەتەی ئەمریکا بوو بەرامبەر ئێران کە توانی لە ڕێگەی میلیشیاکان و بەتایبەتی لە 2014 بە پاساوی داعش عێراقی کۆنتڕۆڵ کرد ئەمانە هەمووی لە سەردەمی ئۆباما بوو بەڵام ئەگەر ببینین لە سەردەمی ترەمپە ئێران تەنانەت یعنی لە مەتاری بەغا ئەمریکا قاسم سلەیمانی کردە ئامانج کە دووەم کەسی ئێران بوو ئێران هەڵوێستێکی کاردانەوەیەکی وای نەبوو بەگشتی ئێران ناوێت بچێتە شەڕێکی بەرامبەر شەڕێکی
ڕوبەڕوو بەرامبەر ئەمریکا شەڕی ئێران بەرامبەر ئەمریکا بەرامبەر ئیسرائیل بەرامبەر بەشێک لە وڵاتانی عەرەبی لە ناوچەکە شەڕی هەژمونە شەڕی ڕوبەڕووبوونەوە نییە بەم سزانە ئەمریکا توانیوێتی چوارچێوەیەک بۆ ئێراندا بنێ و هەروەها دەنگێکی ناڕەزایی گەورە لەسەر ئاستی نێودەوڵەتی کۆ بکاتەوە و بیدا بەڕووی ئێرانە و ئێران بباتە کەنارێکەوە کە تەعاملکردنی وڵاتان لەگەڵ یا خاڵی سوور بێت. لە پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێسێ من ئێستا ئێران کارێکتەرە ئاین دەکرێت بۆ جۆرە پشتگوێ بخرێت و تێڕوانینەکان یاخود ئێران بە هەند وەرنەگیرێ ینی بەراوردی کەی بە تورکیا خۆ پاوانخوازی تورکیا لە ئێران کەمتر نییە؟ ئێران لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا لە ئەوانی پێشووتر ئێران پرسێکی گرنگ بووە بەڵام گرنگتر لە هەموو لە هەموو هەڵبژاردنەکانی ئەمریکا ئێران لەم هەڵبژاردنە پرسێکی زۆر کاریگەرە و هەروەهایەکێک کە بێت لەو پرسانەی کە بە سەرۆکێک و بە ئیدارەیەک کە ئەگەر بێتە پێشەوە لە ئەمریکا ناتوانێت خۆی لەم پرسە لا بدا ئێران بووەتە ئەمری واقع لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو ئیدارە ئەو کەسێک کە بێتە سەرۆکی ئەمریکا ئەبێ مامەڵەی لەگەڵا بکە بەڵام ئەو مامەڵەی کە لەگەڵ ئێرانە ئەکرێت دوو جۆرە یا ئەوەیە کە ئەگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ کە بە بڕوای من بایدن ئەگەڕێتەوە بۆ ئەم خاڵە و یا ئەوەیە کە وەکو ترم بەردەوامە بێ لە سەپاندنی سزاکانی بە ناوی سەپاندنی سزاکانی لەسەر ئێران ڕێگە بۆ کۆمەڵە وڵاتی تر خۆشەکە ئارامی ئیستیقرارێکی پێبەخشیە و هەروەها وڵاتانی عەرەبی و ئیسرائیل سوورە بن لەسەر ئەوەی کە ئێران تاک و کۆتا سنوور هەتا ئەو کاتە یان ئەوەیە دێتە ژێر باری داوەخوازیەکانی ئەمریکا یاخود ئەوەیە لە ناوخوا ئەبێ هەڵبۆشە و ئەم ڕژێمە بگۆڕدێ. بەڕێسێ من لە قسەکانی پێشووتە ئاماژەت بە استراتیژی سەرۆکەکانی ئەمریکا کرد چ بۆشی کورد چ ئۆباما چ ترامپیش باس لەوەکە کە استراتیژیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕانکاری بەسەردا هاتووە یاخود مامەڵەکردنیان لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕاوە لەو ساڵانەی کا سەرۆک بوون پرسیارەکە ئەوەیە کێ سوودی بینیوە لەو گۆڕانکارێنەی کە لە استراتیژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوویان داوە هەر بەتەنها ئەمریکا خۆی یاخود گەلان و دەوڵەتانی ناوچەکەش سوودیان لێ بینیوە بە دڵنیایی ئەمریکا خۆی بە شێوەیەکی سەرەکی سوودی لێبینیەوە هەروەها بە ئەیکیتی گەلانی ناوچەکەش سوودیان لێبینیەوە هەر باسی ئەم 4 ساڵەی ئیدارەکەی ترەمپ بکەین پێش چوام 4 ساڵی ئیدارەکەی ترەمپ وڵاتانی کەندا و وڵاتانی بێهێز بوون وڵاتانی دەستەپاچە بوون بەرامبەر ئێران وڵاتانێک بوون کە لاواز بوون هاواریان لێبەرز بووە لە هەژمونەکانی ئێران لە وڵاتەکانیانە بەڵام لە 4 ساڵی ترەمپ نزیک بوونەوەی ترەمپ لە بەشێک لە وڵاتانی عەرەبی بە تایبەتی لە سعودی و ئیمارات وای کردووە گەلانی عەرەبی بە تایبەت وڵاتانی کەندا و هەنگاوێکی گەورە بێنە پێشەوە کە لە داهاتووە ئەگەر بێت و بە بڕوای من ترەمپ جارێکی دەبێتەوە سەر کار و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی کەندا و جێ ئەهێڵێ بۆ وڵاتی سعودی و ئیمارات و هەروەها خاڵێک بۆ ئیزافەی ئەمە بێت کە بە نزیکبوونەوەی ئیمارات پێی ئاسایکردنەوە پەیوەندەکانی ئیمارات لەگەڵ ئیسرائیلە ئەوەیە کە ئەوترێت ڕێکەوتنێک ئەبێگرێ بەستێکی چەک فرۆشتن بە تایبەتی فڕۆکەی F-35 لەگەڵ درۆنی پێشکەوتوو بە تەکنەلۆژیای نوێ بفرۆشێتە ئیمارات بەمەرجێک ئیمارات ئەم چەکانە بەکار بهێنێ لە بەرژەوەندی دەستکەوتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڵێ بەڕێسێ من ئەو دەوڵەتانەی کە چاوێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕیوە بە تەنها ئەمریکا نییە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپاش و تەنانەت لە ئاسیاشەوە دەوڵەتی تێدایە زۆربەی کات ئەم دەوڵەتانە ئەو ململانێ یاخود ئەو بەرژەوەندیانەی کە خۆیان هەیەە لە پێش هەموو شتێکەوە دەیبینن بۆ ئایندەش هەروە دەبێت یاخود پرسی گەلانی ناوچەکەش دەبێتە ئەولەویەت. بەڵێ بە دڵنیایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کۆن و لە ئێستاشا بە جیۆسیاسیەکی گرنگ یعنی بەوە ناسراوە بە دڵی زەوی ناسراوە هەر هێزێکی نێودەوڵەتی بتوانێت کۆنتترۆلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەوە ئەتوانێت دەست بگرێ بەسەر هەموو جیهانە لە ئێستا وەک ئەبینین چین ئەوە لە ئێرانەوە ئەوێت لە ڕێگەی با بڵێن حەریرەوە بە ئێرانەوە بگاتە عێراق و لە بگاتە سووریا
کە مەترسیەکی گەورەی ئابووری ئەبێ تاعاان بۆ سەر بەرژەوەندەکانی ویلایەتە گرتوەکانی ئەمریکاوەها لە دوای 2011ەوە رووسیا بە فیعلی هاتووەتە ناوچەکە ئەم دوو هێزە لە بەرامبەر ئەمریکا وەک دوو هێزی سیاسی عسکەری ئابووری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کێبڕکێ ئەەکەن بەرامبەر ئەمریکا بەڵام خاڵێکی گرنگ هەیە لێرە ئەمریکا بە تایبەت لە 4 ساڵی ئیدارەی ترەمپە سیاسەتەکەی بە ئاراستەی گەڕانەوەیە لە گلۆبالیزیشن لە بگەڕێتەوە بۆ ناوخۆی ئەمریکا ترامپ ئەیەوێت ناوچەکە بسپێرێ بە کۆمەڵێک هاوپەیمانی سەرەکی وە خۆی ئەوە بنەمایەکی قاعیدەیەکی هەردوو بایدن و ترامپەکە جارێکی تر نایەنەوێ بە هیچ جۆرێ شەڕ بکەن و ئەیانەوێ سەربازەکانیان لە وڵاتانی دەرەوە با بڵێن لە دەرەوە بکشێنەوە بۆ ناوخۆ ئەوە خاڵێکی گرنگە لە پاڵ ئەمە هۆکاری ئەمە دەتوانم بڵێم کەمی با بڵێن گرنگی وزەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەت نەود لە ئێستا بینین بەهایەکی ئەو تۆی نەماوە و لە وەکو بایدنیش لە هینەکەیاوتی لە با بڵێن دیبیتەکەی لەگەڵ ترامپاوتی ئێمە پێویستمان بە نەوت نەماوە لە ئێستا ئەمریکاوە بەرهێنێکی گەورەی نەوتە بۆیە ئەگەر بێت و بە بڕوای من ترامپ بێتەوە سەرکار شێوازێک لە پاشەکشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانە بە تایبەتی دەبێت بەڵام ئەگەر بێت و بایدن بێتە سەر دەسەڵات ئەگەڕێتەوە بۆ UN ئەگەڕێتەوە بۆ ناتۆ بەهێزەکاتەوە هەروەها هاوپەیمانەکانی گرنگیان پێدا بەهێزیانەکاتەوە ئێستا هەڵکشانی ئابووری چین و هەروەها هێزی سەربازی رووسیا لە ناوچەکە وەک گوتم بوونەتە مەترسیەکی گەورە بەڵام لە بیرمان نەچێ هەڵکشانی ئابووری چین پەیوەندی بە سەرۆکێک و ئیدارەیەک و دوو ئیدارەوە نییە ململانەی چین لەگەڵ ئەمریکا ململانەی سەدەیە و پەلکشانی ئابووری چین بە تایبەتی ئابووری با بڵێن ئابووری چین لە ناوخۆدا یان داهاتی نەتەوەی چین لە ناوخۆدا داهاتێکی کەمە بەڵام ئەوەی کە زۆر تەسیرەکە لەسەر بازرگانیە چین ئەوێت ڕوانگەیەکی جوان بدا بە سیستمی شوعیەت لە ناوچەکە بۆ ئەمەش لە بڵێن مەسرفێکی زۆر داهاتێکی زۆر خرجەکە لە بواری ئەعلام لە دەرەوە هەروەها لە علاقاتی ئابووری لە هەنێک لەو وڵاتانە بەڵام ئێران بە بڕوای من ناچێتە ژێر ئەو مەرجانەی کە چین ئەوێت با بڵێن لەگەڵ ئێرانە گرێبەستێکی لەگەڵا بکە و پێشتری لەسەر زاری هەنێک لە سەرکردەکانی ئێران ئەومان بەرگوێ کەوت قورسە ئێران بتوانێت ڕێککەوتنێکی وا لەگەڵ چینە بکە کە ببێتە پردی پەڕینەوەی چین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕێگەی حەریتا بگەێنێتەوە ئیتالیا بگاتەوە سەر ئەوروپا و کە ئەمە بە ئەکیدی ئەمریکا ڕێگە بەمە نادات رووسیاش لە ناوچەکە لە ڕابردوودا سووریا کۆڵەکەیەکی بنەڕەتی با بڵێن هێزی تاکە وڵاتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە هێزی ئەسکەری هەبوو بێ سووریا بووە سەلمێنرا کە سووریا بۆ رووسیا هێڵی سوورە و هیچ هێزێک ناتوانێت رووسیا لە سووریا داببڕێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمریکا لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەهێزی ئەمێنێتەوە لە داهاتووشە هەر بە هەمان شێوە ئەبێ تەعاملکردنی ئێران لەگەڵ ئەمریکا ناچێتە ئەو قۆناغەی کە ئەمریکا بەهۆی ئێرانە و لە ناوچەکە لاواز بێ بەڵکو و سیاسەتێکی خۆیەتی کە ئەوێت لە ناوچەکە پرسی ئاسایشی ناوچەکە ینی بابڵێن شەڕی زیادە نەکە شەڕی وڵاتانی ترنەکە و لە بەرامبەر ئەوەی لە بەرامبەر هەبوونی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆمەڵێکی دەستکەوتی مادی و ئابووری استراتیژی بەدەست بهێنێت بەڕێزیە من لەگدانەوەکەت هاوتەری بوو لەگەڵ دوایین دیبیتی جۆ بایدن و ترامپ کە پێیان وابوو ترامپی وایە چین کێبڕکێکاری سەرەکی ئەمریکایە بایدن پێی وابوو رووسیا بەڵام پرسیارەکە بە فراوانترکەین بۆ دیوەکەی تر وڵاتانی دیکەی ئەوروپا فەڕەنسا ئەڵمانیا تەنانەت بەریتانیا ڕۆڵ و پێگەیان نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە دڵنیایی ڕۆڵ و پێگەیان هەیە بە تایبەتی فەڕەنسا کە ئێستا هاتووەتە پێشەوە بە ناوی شەڕی دژی ئیسلامی سیاسی و لەو نێوەندەشە با بڵێن بەسەرکردایەتی ئەردۆغان طبعاً لە منتیقەکە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی
لە دەریای ناوەڕاست ململانەیەکی گەورە لە نێوانی فەڕەنسا و تورکیادا واروها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو سەردانەی ماکرۆن بۆ عێراق و هەروەها بۆ لوبنان و لە داهاتوە لەوانەیە بۆ بەشێکی تر لە وڵاتانی عەرەبی هەبێت پەیامێکی گرنگە بە ڕووی تورکیا کە فەڕەنسا ئەیەوێت لە ناوچەکە ئەگەر نازانم یعنی شتێکی وا هەبێت لە نێوانی ئەمریکا و فەڕەنسا بەڵام فەڕەنسا ئەیەوێت ئەو جێگە بۆشاییەی کە ئەمریکا ئەیەوێت بەجێ بهێڵێ فەڕەنسا پڕی بکاتەوە بە دڵنیای فەڕەنسا لە ئێستا نایەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ببڕێت و هەروەها ناوچەکە جێبهێڵێ بۆ کۆمەڵێک هێزی نوێ وەکو تورکیا یا خود وەکو ئێران یا هەروەکو هەر هێزێکی تر لە داهاتووە بێنە ناوچەکە بۆیە فەڕەنسا بەفیعلی کاریگەری ئەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ڕێگە نادا بۆ کۆمەڵێک هێزی هەرێمی بەڵام لەسەر ئاست بەڵام بۆ هێزە نێودەوڵەتەکان بەتایبەت وەکو رووسیا تا ئێستا نەچوەتە ئەو قۆناغەوە کە فەڕەنسا و رووسیا بکەونە منبلانەیەک و بەتایبەتی لە مەسەلەی ئازەربایجانە فەڕەنسا هەر بە هەمان شێوە دژی تورکیا بوو و ئەمریکا و فەڕەنساش هیچ کاردانەوەیەکی نەرێنیان بەرامبەر رووسیا لە پەیوەندی نێوان ئازەربایجان و ئەرمینیان نەبوو. بەڕێسێ من کەواتە پێت وایە فەڕەنسا دەبێتە خاوەنی پێگە و نفوز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەتایبەت ئەگەر فەڕەنسا بێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نوێنەرایەتی ئەمریکاکە بۆ جۆرە لە جۆرەکان کە ئاماژەت پێدا نزیکبوونەوەیەکی نوێ لە نێوان ئێران و فەڕەنسا دروست ببێت کە لە بەرژەوەندی ناوچەکە بێت و زیاتر ڕوخساری ئەمریکا دیار نەبێت. ئەوە شتێکی ڕوونیە چونکە هەتاکو ئێستا لە ڕابردووش و لە ئێستاشدا و شتێکی ئەوتۆ نییە کە لە نێوانی ئێران و فەڕەنسا دیار بێت و جوڵەیەکی سیاسی دیبلۆماسی بەو شێوە ڕووی نەداوە لە نێوانی ئەو دوو وڵاتە بە ئاڕاستەی دژایەتی کردنی یەکتریا بە ئاڕاستەی لێک نزیک بوونەوە بەڵام لە چوارچێوەی پێنجزایدەنیەکە فەڕەنسا و ئەڵمانیا ڕۆڵێکی کاریگەریان هەبوو کە ئەمریکا نەکشێتەوە لەو ڕێکەوتنە و زیاتر وا دەرەکەوتن کە لایەنگیری ئێران بن و ئەمریکا بیەوێت پەشیمان بووە با بڵێن ڕێکەوتنەکە وا دەرەکەوتن وایان پیشانەدا کە بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ بەڵام لە ئێستا بەو شێوە کە ئەبینین ئێران لە ناوچەکە هۆکاری نائارامیە بە تایبەتی لە لوبنان ماکرۆن کاتێک چووە لوبنان حیزبوڵڵای تۆمەتبار کرد کە بەوەی هۆکاری سەرەکیە لە نائارامی و ئاسایشی لوبنانە ئەگەر بێت و فەڕەنسا لە ناوچەکە جێگەی ئەمریکا بگرێتەوە بە پلەیەک من حەزەکەمەوە بڵێم بۆ عێراق و بە پلەیەک بۆ کوردەکان و هەروە بە گشتی بە شێوەی گشتی بۆ عێراق گرنگیەکی زۆری ئەبێ و بە دڵنیاییش ئەمریکا فەڕەنسا ڕێگە بەو هەژمونە ئیخوانی ئیمارات و ئەردۆغان نادەبچێت. گرنگەکەی چی دەبێت بۆ کورد و بۆ عێراق؟ سوودەکەی چی دەبێت بۆ کورد و بۆ عێراق؟ بەڵێ بە درێژای 70 ساڵ فەڕەنسا هاوپەیمانێکی بەهێز یا با بڵێن پشتیوانێکی بەهێزی کوردەکانە بینیمان لە سووریا بە تەلەفۆنێک ترەمپ کوردەکانی با بڵێن کوردەکانی دا بەدەستەوە بۆ ئەردۆغان یعنی دەرگای وڵا کرد لە بەردەم ئەردۆغانە کە بڕاتە سووریا و قەتڵ و عامی کوردەکانی ڕۆژاوا بکە بەڵام کەسێک کە توانی ڕێگیری لە شانەوەی سەربازی هێزەکانی ئەمریکا بکات و کۆتایی بەو پیلانەی تورکیا بێنێ ئەوە ماکرۆن و فەڕەنسا بوو لە ڕابردووشە فەڕەنسا پشتیوانێکی گەورەی کوردەکان بووە لە عێراق و ئەیەوێت ئەمە دیدگای فەڕەنسایە بۆ کوردەکان لە عێراق ئەیەوێت کوردێکی بەهێز لە چوارچێوەی عێراقێکی ئارام و ئیسیقرارە هەبێ ڕاستە لەوانەیە نەیەوێت کوردەکان لە عێراق بنەخاوەنی لە ئێستا بنەخاوەنی دەوڵەتێکی بەهێزی سەربەخۆ بەڵام بە هەموو شێوەی پشتیوانیانەکات ئەگەر بێت و ئەم نەهجە ئیخوانیە ئیسلامیەی کە لە کوردستانە بەداخەوە زۆر بەداخەوە کە ئێڵێم لە ئێستا کەوتونەتە ژێر دووڕووی و با بڵێن شێوازێک لە ناڕاستی لە کردار و گفتارەکانی ئەردۆغان ئیخوانێتی ئیمارات و ئەردۆغان بەرامبەر فەڕەنسا کە ئەمە ترسی فەڕەنسایە لەو شەپۆلە ئیخوانی کە ڕووی وڵاتەکەی ئەڕوات کە بەداخەوە بەشێک لە کوردەکان لەوانەیە من ئەمە بۆچوونی تایبەتی خۆمە قەناعەتم وایە ئەگەر بێت و کوردەکان لەسەر ئەم نەهجە عەرەبیە ئیسلامیە ئیخوانیە بەرامبەر فەڕەنسا بەردەوام بن و ئاڵایان بسووتێن و بیانەیە بچنە بەردەم باڵێۆزخانەکە کۆمەڵێک ڕەفتاری عەرەبی ئیخوانی بەرامبەر فەڕەنسای
هاوپەیمانی ڕابردووی هاوپەیمانی بەهێزی ئێستای بکات لەوانەیە دیدگامە بۆچوونی منەوە گوتم لەوانەیە دیدگای فەڕەنسا بەرامبەر بە کوردەکان استراتیژی فەڕەنسا بەرامبەر بە کوردەکان لە عێراقا بگۆڕێت و بە هەمان شێوەی استراتیژی باشوور و ناوچەکانی خواروی عێراق مامەڵە لەگەڵ کوردەکان بکات. بەڕێز هێمن سعید ماستەر لە زانستە سیاسەکان سوپاس کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بووین. ئێوەش خواتان لەگەڵ.